هەموو شتێک فێکەوە بندەستی پێویستم بەهێز نییە من تازە نامەوێت لێرە بم تازە خۆشەویستەکەم بەجێی هێشتم هیچی ترم ناوێت بەگریانی شتێک پێک نایە ئەم تەعویزی هەموو ئەو شتانەی کە لە دەستدایە لۆ دەکەمەوە تەلەفۆن لۆ بکە بە دەست ژیانەکەشی بێتی هێرکانە جان شنیار الو 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 بەڕێز ژنیار خانی بەڵێ فەرموو زۆر سپاس ئەم مامۆستادارێمە لە کۆمپانیا دارۆلین تەلەفۆن لێ دەکەین فەرموو دەتوانین سەردانێکمان بکەی زەحمەت نەبی ئیشەشی گرێکمان پێێتە من چ کارێکم هەیە لەوێ کە هەری تێدەگەی ئاخر من ناتوانم چکار چوو بۆ ئیش کەنج دەچێت چەند کاتت هەیە نیم ساعتی کار بێ لەوێ بم لە دوانی ساعتێک مۆڵەت وەربگری سەردامان بکەی ئاخر نازانم من ئەوە پێ نازانم ئێستا لوکێشنەکە دەنێرم باش بە قوربان وەرە باش باش خواحافیز لێرجان بەڵێ بەس پێم برێ ئەو ڕۆژ کوتوانیت بێ ئەو غورفەی ئەو ڕاپۆرتەی دابنەی سەرسوورمایمە مامۆستاجان ئەو ڕۆژەی کە ئەمگۆ زۆر مەشغوڵ بوون ئەم نیش فەرموو من لە سەری زنتان ئەبێ بڕۆم وەرە کچە وەرە بەخێر بێ وەرە بەخێر بێ وەرە کچەکە لا خۆ بەخێر بێ ئەوەدان کردەوە یا الله بەخێر بێ سپاس دەکەم بۆچی متابان کردۆ بۆێرە چییە دیسانە تەوێت پاڕێتەوە یاوە تێکەوە بپاڕێنەوە نەخێر کچی خۆم نەخێر ئەو زارێ ئێمەی دەپارڕێنەوە بگەڕێتەوە کات دێر کوڕەشی زۆر بە توانە و زیرێک دەرچوو وای مەبینە ئەو ژیانی منی وێران کرد 3 ساڵە دەستی بەم نەکات منی تر بێزار بووم لەو لە ئیشوەرێ جێ نابێتەوە ئەچێ بۆ هەر ئیشە دوو ڕۆژ ناخایەنە دەرەکرێت ئێمە ژیانێکمان بۆ خۆمان دروستە کرد ئێمە بەتەمامی هاوسەرگیری بکەین سەری ساڵ ئەو هەموو شتێکی تێگا ئێمە بەتەمامی ماڵدارین کچی خۆم هیچ دڵخۆشم مەکە درێ کوڕێکی زۆر باش و بەڕێزە لە هەموو شوێنێک جێ دەبێتەوە بەڵام کە جێ نەبووە خەتای ئێمە بوو ئەمە جێمان کڕانەبێت ئەمە وەکو چارەچێکتان شامان کرد بەڵام ئێستا ئەو جوانترین و باشترین راپۆرتی پێشکەش کردیە بەڕاستی هە لەسەر ئەساسی ئەو راپۆرتەوە من ئەلێنەوە بڕیارمدا لە کۆمپانیاکەم ئیش بکە لەگەڵ من بە پلەکی زۆر باشش ئێوە شایانی زۆر لەوەی گەورەترن شایانی زۆر لەوەی باشترن تۆش بەتەمای پێمان ڕابێریت نەخێر ئەم پێتان ڕانابێرم بۆ بە ئێوە ڕابێرم
ئێوە کەسی بەڕاستی بەتوانان بە تایبەتی کاک دلێر تۆش بڕیاردا لێرەوە ئیشی بکەی شوێنی خۆت بەجێ بێنی باش نییە کاک دلێر ڕاستی ئەمن دەمەوێت خەرەبۆی ناخۆشەکانی پێش ئێستا لێ بکەمەوە دەبی زەواز بکەن مەسرەفیشتان هەم عایدی باشە دەستەکانت خۆش جوانترین خەڵاتیش مامۆستا کە لۆم داناینا خانێکی زیادم هەیە لە ناو دەژین حتا ئەمن ماڵ بەبێ بەرامە لەوە زیاد باشە لەوە زیاد دەستەکانت خۆش بڕی خۆتان تون مەکەن ژیان ئاوایە ئینسان نازانی زۆر جار باشە و خراپە دەچێیانی زۆر جار ئیشە دەکات خراپە بەڵام لەوە نییە نەتیجەی باش دەربچی ژنیان بەخوا زۆرم خۆش دەوێت زۆر بەخوا زۆرم خۆش دەوێت شکست کۆتایی ڕێگە نییە فێرت دەکات تامی سەرکەوتن بچێژیت ئەگەر شکست نەبێت تامی سەرکەوتن نازانیت لە هەر شوێنێکە ئازارت چەشت برینداریان کردیت بێئومێد مەبە ئەوە یەزدان تاقیت دەکاتەوە ئەگەر هەموو ڕێگاکان داخرابن ئارام بگرە خوای گەورە بەتەنیا جێمان ناهێڵێت خدا کە ئینسانێکی گەورە کرد بە عەبد بچووک نابێتەوە بۆیە خۆڕاگر بە لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەکان دەست پێ دەکات ئەگەر کەس لە دەور و پشتت نەما تۆ هەر هەوڵدە و مەوەستە یەزدان بەبێ بەرژەوەندی پشت و پەناتانە